بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وصحبه أجمعين. بسرانو بنراني بريزو خوشويست أم كاتو همو كاتێکی ژیانتان پڕ لە بەختەوەری و خێر و خۆشی بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوە ئەمڕۆژ لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی تیشک بە خزمەتی ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، وەکو چەند ئەڵقەیەکی پێشوو کە ماوەیەکە باس لە پەروەردەی جگەرگۆشەکان و منداڵان دەکەین. چەند هەڵوێستەیەکمان کردووە لە ئەڵقەکانی ڕابردوو باس لە پەروەردەی منداڵانمان کردووە. ئەمڕۆژ درێژە پێدەری هەر ئەم ئەڵقانەی ڕابردوو چەند ئامۆژگاریەکی تر و چەند هەڵوێستەیەکی تر دەکەین دەربارەی پەروەردەی منداڵان. خۆشەویستان، خاڵی ئەمڕۆمان بەوە دەست پێ دەکەین کە دایکان و باوکان پەروەردەکارانی بەڕێز هەوڵدەن تا پێتان دەکرێتن لەگەڵ منداڵەکان، لەگەڵ جگەرگۆشەکان، لەگەڵ پەپوولەکان پێویستە بەدڵەوە مامەڵەیان لە دڵدا لە ناخدا لەگەڵیان بژین. پێویستە تەحەمولی ئەزیەت و ئازارەکانیان، ناڕەحەتیەکانی منداڵانمان بکەین. چکە خۆتان دەزانن پەروەردەکردنی منداڵ قۆناغێکی سەختە، ئەزیەتی دەوێ، ئازاری دەوێ، ناڕەحەتی دەوێتن، شەون و خونی شەوان و ڕۆژانی دەوێتن، بە تایبەتی بۆ دایکان و باوکان. بەڕاستی تەحەمولکردنی ئەو ئەزیەت و ئازارانە تەمەنی دەوێتن. بۆیە پێویستە تەحەمل بکەین، پێویستە تەحەمولی ئازار و ناڕەحەتیەکانی منداڵەکانمان بکەین، چونکە لە نیشانە و دیاردە هەرە جەوهەری و حەقیقیەکانی پەروەردە بریتیە لەوەی کە ئینسان لە دڵەوە منداڵەکانی خۆش بێت و لە ناخەوە لەگەڵیان بی، بە دڵەوە هەمیشە لەگەڵ منداڵەکانی بیتن، تەحەمولی ئەزیەت و ئازارەکانیان بکاتن. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پێویستە لە منداڵەکانمان تێبگەین. تێگەیشتن لە منداڵەکان خاڵێکی گرنگە. پێویستە ئیحتیرامیان بگرین، ڕێزیان بگرین، دوور لە موجادەلە، لە چێشمە چێشمی یاخود لە گفتوگۆی نەزۆک و بێبنەما و یاخود بێبەرهەم. یعنی هەوڵدەن لەگەڵ منداڵەکانتان زۆر چێشمە چێشم، زۆر گفتوگۆی بێبەرهەم لەسەر شتێک وەکو دەڵێن سعاتێک مجادەلە بکەی و مناقەشە بکەی و مناقەشەیەکی بێبەرهەم، لەو شتانە خۆتان دوور بگرن، هەوڵدەن لێیان تێبگەن، ئیحتیرامیان بگرن. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، خۆتان دەزانن سەرکەوتنی حەقیقی بۆ دایکان و باوکان، سەرکەوتنی حەقیقی بۆ منداڵەکان ئەوەیە کە لە دوا ڕۆژدا ئێمە سەرکەوتوو بین، ئەوەیە کە بەرهەمەکەمان لە دوا ڕۆژدا بچینەوە، منداڵەکانمان لەوێ سەرکەوتوو بن، خۆشمان لەوێ سەرکەوتوو بین. کەواتە سەرکەوتنی حەقیقی مادام لەوەیە دەبێ هەوڵدەین پەروەردەکەشمان بەو ئاراستەیە بێتن، منداڵەکانمان، جگەرگۆشەکانمان وا ڕامیان بێنین، وا پەروەردەیان بکەین لەسەر پەروەردەیەکی تەندروستی دینداری و خواپەرستی. هەمیشە ڕۆژی دواییان بەبیربێنینەوە، هەمیشە ئەویان لە پێش چاو بێتن، هەمیشە لەسەر ئەو پەروەردە قورئانی و ئیمانی و ئەو پەروەردەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە پێمان دەڵێت و پێویستە منداڵەکانمانی لەسەر ڕامبێنی، پێویستە ئاوا پەروەردەیان بکەین. کەواتە سەرکەوتنی حەقیقی لەوەیە لە بیرمان نەچێتن وە زیاتر بۆ ئەم جانیبە هەوڵ بدەین. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، لە میانەی پەروەردەکردنمان بۆ منداڵەکانمان، کاتێک کە پەروەردەی منداڵەکانمان دەکەین، پێویستە حیساب بۆ هەموو قسەیەک، گفتارێک، کردارێکی خۆمان بکەین. واتە کاتێک کە قسەیەک دەکەین، کاتێک کە کردارێک دەکەین بەرامبەر بە منداڵەکانمان، پێویستە کاریگەری ئەوەمان لە بەرچاو بێتن پاشە ڕۆژ ئەو قسەیەمان چ کاریگەریەک لەسەر منداڵەکانمان جێدەهێڵیتن، ئەو فعلەی کە دەیکەین، ئەو عەمەلەی کە دەیکەین لە بەرامبەر منداڵەکانمان لە پاشە ڕۆژدا چ کاریگەریەکی دەویت لەسەر منداڵەکان. چکە لەبیرتان نەچیت هەموو کردارێکی دایکان و باوکان، هەر قسەیەک کە دایکان و باوکان دەکەن کاریگەری تایبەتی خۆی هەیە لەسەر منداڵەکان. بۆیە دەبی حیسابی بۆ بکەین، نابێ هەموو شتێک لە پێشچاوی منداڵەکانمان بکەین. بۆیە دەبێ بە تایبەتی قسەیەک کە دەیکەی، وەکو گوتم، دەبی حیسابی بۆ بکەی، ئاگادار بە لە پێشچاوی منداڵەکەت درۆ نەکەیت، چونکە درۆکردن بە هەموو شێوازێک
گوناه و تاوانە، بەڵام بە تایبەتیش لە پێشچاوی منداڵان، چونکە ئەگەر درۆ بکەی ئەویش لەسەر هەمان درۆکردن ڕادێتن. و هەروەها هەر کردارێکی تر بیت، هەر گفتارێک بیتن، هەر قسەکردنێک بیتن، دەبێ حیسابی بۆ بکەین و ئاگامان لە جگەرگۆشەکانمان بێتن. خۆشەویستان، زۆر جوانە کە ئێمە لە لای منداڵەکانمان خەیاڵیان، خەون و خەیاڵەکانیان گەشە پێ بدەین و هەوڵ دەین ئیرادەیان، ورەیان هەوڵ دەین گەشە پێ بدەین. واتە خەون و خەیاڵی منداڵەکانمان باسی خەون و خەیاڵی گەورەیان بۆ بکەین، بۆ ئەوی منداڵەکانمان خەون بۆەوە بێنن، خەیاڵی ئەوە بکەن، زیاتر هەوڵی بۆ بدەن. واتە خەیاڵی گەورە شتێکی جوانە کە ئێمە ئەو خەیاڵانە گەشە پێ بدەین لە لای منداڵەکانمان، لەسەر ئەوە پەروەردەیان بکەین بۆ ئەوی بەو خەونانە بەو خەیاڵانە بگەن. خەیاڵی وەکو گوتم، خەیاڵی گرنگ، خەیاڵی حەقیقی گرنگە بە منداڵەکەت بڵێ مەسەلەن پاش ڕۆژت بەیانی بۆ نمونە ببیە دکتۆرێک، ببیە مهندسێک، ببیە مامۆستایەک، ئەها ڕامی بێنی لەسەر ئەوەی و هەروەها ینی خەیاڵی تر، خەیاڵی گەورە بۆ ئەوەی منداڵەکان لەسەر ئەوە پەروەردە ببن و گەشەیان پێ بدەین لەلایەن منداڵەکانمان. با هەوڵ دەین خۆشەویستان، چەندی پێمان دەکرێت منداڵەکانمان هان دەین بۆ پرسیارکردنی زۆر. با منداڵەکان چەندی پێیان دەکرێت بە پرسیار بکەن، چونکە ئەگەر پرسیاری زۆر بکەن بۆ ئەوەی هەوڵ دەین زۆرترین وەڵامی دروستیان وەڵامیان بدەینە وەڵامی ئەو پرسیارانە. کەواتە ئەمەشیان شتێکی گرنگە کە دایکان و باوکان گرنگی پێ بدەن. دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، هەبوونی هەڵا لەلایەن منداڵان و جیانەکردنەوەی ڕاستی لە هەڵا لە لای منداڵەکان کارێکی سروشتیە. منداڵان بە تایبەتی لە تەمەنی زوودا، لە تەمەنی کچکەدا، منداڵان زۆر جاران هەڵە و ڕاست لە یەکتری جیاناکەنەوە، هەڵە دەکەن. ئەوە وەکو گوتم کارێکی سروشتیە، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی تەمەن، لەگەڵ گەورەبوونیان هێدی ئەمانە کەم دەبنەوە، واتە هەڵە کەمتر دەکەن، لەگەڵ گەورەبوونیان زیاتر هەڵە و ڕاست لە یەکتری جیا دەکەنەوە. بۆیە بە ئەومان لەبەرچاو بێتن، ئەگەر تەمەنی منداڵەکانمان بچووک بن، کچکەتر بن، ئەگەر هەڵە و ڕاستیش لە یەکتری جیانەکەنەوە، لەلامان طەبیعی بیتن، لەلامان شتێکی سروشتی بیتن، چونکە منداڵان کەم وایە هەڵە و ڕاست لە تەمەنی زوودا لە یەکتری جیا بکەنەوە. خۆشەویستان، دایکان و باوکان، پێویستە بەڕاستی ئێمە بەرامبەر منداڵەکانمان زۆر ڕۆن و شەفاف و ڕاشکاو بین. پێویستە لەگەڵ منداڵەکانمان ڕاشکاو بین و ڕوون بین، ئەوەی لە دەروونماندایە بە منداڵەکانمان بڵین، پێیان بڵێن کە ئێمە چیمان دەوێتن لەوان، چونکە ئەگەر ڕوون و ڕاشکاو بووین، ئەوەی کە لە دڵماندایە پێمان گوتن، سەریح بووین لەگەڵیانە، شەفاف بووین لەگەڵیانە، ئەووا دەکاتن کە متمانە لەلایەن منداڵەکانمان دروست ببێتن، بە تایبەتی متمانە لە بینی دایکان و باوکان لەگەڵ منداڵەکانیان دروست ببێتن و لە ئەنجامیشدا دەروونێکی مستەقر، دەروونێکی ئارام بە پشتیوانی خوای پەروەردگار لەلایەن منداڵەکانمانەوە بەرهەم دێتن و ئەو منداڵانەمان زیاتر دەرونیان ئارام دەبێتن و وەکو گوتم ئەو بەرهەمەی ئینشاءڵڵا لێ بەرهەم دێتن. بۆیە گرنگە لەگەڵ منداڵەکانمان هەمیشە ڕوون و ڕاشکاو و بەڕاشکاوی قسەیان لەگەڵ بکەین. دایکان و باوکانی بەڕێز، وەکو پێشتریش تازە ئاماژەمان پێدا، پێویستە لەسەر دایکان و باوکان زۆر ئاگاداری وشە و کەلیماتی خراپ بن، واتە هەوڵ بن قسەی خراپ بەسەر زمانتان دانێت، ئەگەر بەرامبەر منداڵەکانیش نەوێت، بەرامبەر هەر کەسێک بیتن. یعنی قسەی خراپ، کەلیماتی خراپ، زۆر جاران تۆ مەسەلەن قسەیەک بەسەر زمانت دادێت، بەرامبەر منداڵەکانت نییە، بەرامبەر کەسێکی ترە، بەڵام پێویستە ئەم قسەیە لە بەرامبەر منداڵەکانت نەکەی. لە کاتێک کە منداڵ و جگەرگۆشەکانت لەوێن، وشەی خراپ، وشەی ناشیا و بەسەر زمانت دانێتن، چونکە منداڵەکان، جگەرگۆشەکان هەمیشە تەقلیدی چێ دەکەن، هەمیشە چاو لە چێ دەکەن؟ لە دایکان و باوکان. واتە کاتێک کە تۆ وشەیەکی ناشیا و بەسەر زمانت دادێت، منداڵ و جگەرگۆشەکانیش چاو لێکرد دەبن، چاوت لێ دەکەن، تەقلیدت دەکەنەوە، بەیانی ئەوانیش لە دەرەوە هەمان وشەکان دووبارە دەکەنەوە. بۆیە زۆر وشیار بن دایکان و باوکانی بەڕێز، زۆر ئاگاداری کەلیماتەکانتان و وشەکانتان بن.
خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، نەرمونیانی، سۆز و بەزەیی، خۆشەویستی و بەخشین، ئەوانە بەڕاستی دەرگایەکن بۆ چوونە ناو دەرونی منداڵەکانمان، بۆ چوونە ناو مێشک و مۆخ و عەقڵیان. واتە لەو ڕێگایەوە ئێمە دەتوانین کاریگەری لەسەر منداڵەکانماندا بنین و ئەوانیش بەڕاستی منداڵ و جگەرگۆشەکانمان لە هەموو کەس ئەولاترن کە ئێمە کاریگەریان تێ بکەین، کە ئێمە ئەوەی باشە پێیان بڵین و لەسەریان پەروەردە بکەین. کەواتە وەکو زۆر لە یەک دوو ئەڵقەی ڕابردووش ئاماژم بەوەدایە با ئەم خاڵە زۆر لەبەرچاو بگرین. نەرمونیان، سۆز و بەزەیی، خۆشەویستی، بەخشین پێیان هەمیشە ئەومان لەبەرچاو بێت بۆ ئەوەی کاریگەری ڕاستەقینە لە منداڵەکانمان بکەین. خۆشەویستان، هەروەها بە هەوڵدەین تا پێمان دەکرێتن منداڵەکانمان هەموو واتاکانی خۆشەویستیان پێ ببەخشین، جا چ بە کەلیماتە، بە وشەیە، چ بە دەست بە سەرداینانە، بۆ ئەوەی پێش ئەوەی کە منداڵەکانمان لە لای خەڵکی ترەوە بە دوای ئەم وشانە و بە دوای دەست بە سەرداهینان و ئەوانە بگەڕێن، با ئێمە خۆمان هەوڵدەین ئەمە بە منداڵەکانمان ببەخشین. ئەگەر منداڵەکانمان لەو لایەنەوە تێر بوون، دڵنیابن بە دوای خەڵکی تردا ناگەڕێن، دڵنیابن لەولا و لەولا بە دوای خۆشەویستی و بە دوای دەست بە سەرداهینان و بە دوای ئەم وشە خۆشەویستیانە ناگەڕێن. کەواتە هەوڵدەن بە خۆتان خۆشەویستی بۆ منداڵەکانتان دروست بکەن، دەستیان بەسەردابینن، هەموو ماناکانی خۆشەویستی بە منداڵەکان ببەخشن، هەمیشە لە باوەشیان بگرن بۆ ئەوەی وەکو گوتم لە لای خەڵکی ترەوە بە دوایدا نەگەڕێن، چونکە بەڕاستی ئەگەر ئەو کاتی بە دوایدا گەڕان ئیتر ناخۆشی و ناڕەحەتی بۆ دایکان و باوکان دەگەڕێتەوە. هەوڵدەن تا پێتان دەکرێتن دایکان و باوکانی بەڕێز، کاروباری منداڵەکانتان، کاروباری تایبەتی خۆیان زۆر تەدەخول تێمەکەن، زۆر مەچونە ناو ئەو کاروبارانەی تایبەت بە خۆیانە بە جگەرگۆشەکان، بە منداڵەکان. تەدەخول دەو کاروبارە تایبەتیانە خۆیان مەکەن، خۆتان دوور بگرن لە کاروباری تایبەتی خۆیانی منداڵەکان. و هەروەها دایکان و باوکانی بەڕێز، هەوڵدەن با منداڵەکەتان، جگەرگۆشەکەتان با سوود لە گریانی وەرنەگرێتن بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی. واتە با منداڵەکانمان واڕانەهێنین تاکو نەگریێت، واتە کەی گریە هەنجێک ئیش و کارەکانی پێویستیەکانی بۆ جێبەجێ بکەین، نە، با سوود لەوە وەرنەگرێت. با منداڵەکانمان فێرەگریان نەکەین، فێر بن بگرێن، اینجا بچین پێویستیەکانیان بۆ جێبەجێ بکەین. هەرگیز کە منداڵ ئەوەی کرد لەو حاڵەتەدا وەکو گوتم پێویستیەکانی بۆ جێبەجێ مەکە، چونکە لەسەر ئەو حاڵەتە ڕادێتن و فێر دەبێتن هەموو جار، یعنی دەزانیت کە دایکان و باوکان کەی گریە پێویستیەکانی یاخود ئەوەی کە دەیوێتن بۆی جێبەجێ دەکەن، ئیتر ئەمە دەبێتە خوێک لە لای منداڵ و لەسەری ڕادێتن و فێر دەبێت و بەردەوام دەبێتن، کە بەڕاستی ئەمەش کارێکی خراپە بۆیە دەبێ ئاگاداری بین. دایکان و باوکانی بەڕێز، ڕەتکردنەوەی شتەکان، عینادی و گڕگرتن لە لای منداڵەکان، درۆکردن، حتا درۆکردن لە لای منداڵەکان، ینی لەوانەیە ئەمەیان هەتاکو لەلایەن منداڵان بە شێوازێکی گشتی تاکو تەمەنی 5 ساڵی تا تەمەنی 5 ساڵی ئەمە لەوانەیە ینی شتێکی سروشتی بێتن. زۆربەی زۆری منداڵەکان دەبینی شت ڕەت دەکەنەوە، عینادن، لەوانەیە درۆ دەکەن زۆر جاران تا تەمەنی 5 ساڵی، ئەمە طبیعیە. بەڵام لە تەمەنی 5 ساڵی بەسەرەوە دەبێ هەوڵ بدەین، ینی چارەسەری بۆ دابنین و ئەمەیان چارە بکرێتن، کە ئەمەش بێگومان چارەی تایبەتی خۆی هەیە. منداڵان زۆر جاران خۆشەویستان، زۆر جاران منداڵان کە تەنیان، کە فراغیان هەیە، لەوانەیە فراغ هەبوونی منداڵەکان، تەنهایی منداڵەکان لەوانەیە هۆکارێک بێتن بۆ عینادی منداڵەکان. بۆیە دەبێت لەو حاڵەتەدا چارەسەری ئەم تەنهاییەی منداڵ بەچی بکەین؟ هەندێک یاری بۆ پەیدا بکەین، لەوانەیە کاتێک کە یاریەکانی لە ماڵێ هەبن، یاخود هەندێک هاوڕێی باش، دوورکەوتنەوە ئاگامان لە هاوڕێژ بێتن. هاوڕێی خراپ هەمیشە خۆی لێ دوور بگرێت منداڵەکەمان، بەڵام هاوڕێی چاک و هاوڕێی باش لەوانەیە سوودی هەبێتن بۆ ئەو تەنهاییە منداڵمان و دوورکەوێتەوە لەو تەنهاییە، و ئەگەر هات و تەنهاییەکەمان چارەسەر کرد بێگومان چارەسەری عینادەکەشی دەکەین. بۆیە ئەمە دەبێت بەو شێوازە چارەسەر بکرێتن و هەروەها لە کۆتاییدا خۆشەویستان هەوڵدەین منداڵەکانمان
گەشە بە کارامەیی بیرکردنەوەی ئیجابی، بیرکردنەوەیان هەمیشە بیرکردنەوەیەکی پۆزتیڤ بێتن و هەروەها گفتوگۆیەکی بنیاتنەر لەگەڵ منداڵەکانمان. ئەمە ئەم گفتوگۆی بنیاتنەر و بیرکردنەوەی ئیجابی و پۆزتیڤ لەلای منداڵەکانمان ئەم دوو شتە گەشە پێ بدەین و هەمیشە هەوڵ بدەین لەگەڵیان کە هەمیشە بیرکردنەوەیان بیرکردنەوەیەکی ئیجابی بی، دوورکەوتنەوە لە بیرکردنەوەی سەلبی و نیگەتیڤ و هەروەها گفتوگۆی وەکو گوتم بنیاتنەرانە هەمیشە لەگەڵ منداڵەکانمان لەسەر ئەوە ڕایان بێنین. خۆشەویستان، ئەمڕۆژ لێرە ماوەی بەرنامە کۆتایی پێهات. تا ڕۆژێکی تر و ئەڵقەیەکی نوێ لە ئەڵقەکانی بەرنامەی تیشک بە خزمەتی ئێوە دەگەینەوە و تیشک دەخەینەوە سەر چەند لایەنێکی پەروەردەی منداڵان. تا ئەو کات بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم. خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.